دیارە ئامانجی ئێمە لە ئەم چالاشیە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لە پابندبوونیان بەڕێنماییە تەندروستیەکانەوە چونکە جەنابتان نەزانن کە ئێستا پەتایەکی کوشندە بەناو هاوڵاتیانە بڵاو بۆتەوە ڕۆژانە مەرجی ئازیزانمان ئەبینین کەوا بە بەرچاومانەوە گیان لەدەست ئەدەن دیارە ئێمە وەکو کەمەندامان ناسۆری ئازارمان چەشتووە ئەزانین ئازار چ چێژێکی هەیە بۆیە هەڵساوین بەوەی کە بە هاوڵاتیان بڵێن تکایە پابند بن تکایە پابند بن بۆیە بە گیانی خۆمان بەرگریان لێەکەین هەڵساوین بە دابشکردنی ئەم بابەتانە وەکو ڕێنمایی تەندروستی دەستکێش و دەمامک بەسەر هاوڵاتیانە وەکو گەاندنی پەیامێک بۆی هەموو لایەکمان تێبگەین کە ئەم شتە بەم شێوەیە بکرێت سپاسانەکەی. وەڵام من سەرەتا بەڕاستی دەستخۆشتان لێکم لە هەلومەرجێکیاوە کە بینی ساوە لێرە کۆبوونەوەیکی جەماوەری بەرفراوانە لە بەرامبەر لەشکی کێشی تورکیا و ئێران بەڵام لە هەلومەرجێکیاوە کەمەندامان لە ژاتی ئەوەی کە بەڕاستی لە تەواوی دنیا خزمەت بکرێن کە پێداویستەکانیان جواب بنەوە ئێستا هەساون بە ئەوەی کە ئێستا دەمامک و دەستکرد بەسەر خەڵکیایی نەکەن بەڕاستی مە جێی تەقدیرە من لێرەوە وەکو وڵاتێک دەستخۆشیان لێ دەکەم و سەرکەوتوو بن و هیوادارم هەمیشە لەم کارە جوانانیان بەردەوام بن. وەڵام من داوا لە تەواوی ڕێکخراوەکانەکەم بەڕاستی ئەوانەی کە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و بە حساب ئەوانان یعنی لە بەرامبەر ئەم هینە جوانانەدا بەردەوام بن یعنی ئەمە ئەوەی کەەوە خزمەتێکە بە تەواوی خەڵکە کرێت بەڕاستی من بۆ خۆم ئیسفادەم لێکردن ئێستا زۆر دەستخۆشیان لێ دەکەم.